ئەم جارە لەگەڵ ئاڵلقەی حەوتەمە بین لە بژاری دەروون کە باسی ڕیابازیە، واتە ئاڵلقەی حەوتەم لە ڕیابازی کە یەکێکە لە نەخۆشیەکانی دینداری لە زنجیرەی بژاری دەروون بە پشتیوانی خوای گەورە باس لە ئاسەوارەکانی یەکەم لەسەر کۆمەڵکاری. لە ئاڵلقەکانی ڕابردووە باسم لە ئاسەواری ڕیابازی کرد کە لەسەر تاکی مسلمان دروست دەبێ، تاکی مسلمان چەند زەرەرمەند دەبێ پێی لە دنیایەوە لە قیامەتیشە. ئەنجا ئەم تاکە مسلمانە ئەگەر هاتوو لە ناو کۆمەڵکاریەکی ئیسلامیە ئیشیە کرد، کاریگەریەتەکەی بە سلبی ئەشکێتەوە بەسەر کۆمەڵکارەکانە، بەسەر جەماعەتەکەیە. هەروەکو چۆن باسی ئەومان کردوتمان نیەت پاکی لە بەیعەتی سەحابەکانە خوای گەورە لێیان ڕازی بێت چۆن کاریگەری ئیجابی هەبوو بۆ فەتحەن قەریبە، ئەمەش بە تەئکید کاریگەری سلبی ئەبێ لەسەر جەماعەتەکە بە شێوەیەکی گشتی. یەکەمین خاڵێک کە کاریگەری سلبیە لەسەری لەبەر یەک هەڵوەشانی کارەکەیە، چونکە خودی کۆمەڵکارەکان وەردەوردە متمانیان بۆ کەسە نامێنێت کە ڕیابازە لەگەڵیانە. بۆ نمونە تۆ ئەمیری 5 کەسی یا 20 کەسی یا هی ئەو مؤسساتی کە ئەیبەی بەڕێوە هی جەمعیەتێکی کە ئەبینن هەر بۆ ڕیابازی ئەم ئیشاناکە، هەر بۆی خۆت دەرکەوی بۆ ئەوەی باسی بکەیتەوە، بۆ ئەوەی خەڵک باس نام بکاتەوە یا خەڵک وابزانە ئەم ئیشەی تۆ زۆر مهمە، ئیتر وەردەوای لێ دێ ئەتباعەکانت شوێن کەوتوەکانت باوەڕیان بەوە ئەمێن وا بۆ دروستە بێت کە ئەمە ئیش بۆ خوا ناکە. کاکە ئەمە هەر بەس مەتحی بکەنە ڕاتە پێشێڵی بەنزینی دێکن. ئەمە نەخۆشیی زۆر خەتەرە. تۆ وەردەوای لێ دێ ئیتر بۆ خوا ئیش ناکەی کە تۆ لە عاسی خۆتۆ بۆ خوا ئیشت نەکرد، ئەم کۆمەڵە چۆن ئەچێتە پێشوو؟ وەردەوای لێ دێ ئیشەکە بێ بە کۆمەڵیان تۆپەڵ بوون. کۆمەڵی خەڵک بەدوای ڕیابازێکیان ناکەون پێیان وایە ئەم ڕاستەکە، کۆمەڵێکی تر بە شوێن ڕیابازێکی تریان ناکەون و ئازانن ئەویان ڕاستەکە، لە حەقیقەتیشە هەردووکیان هەر ڕیابازانە کارەکەن. و ئەوەش ممکن نییە هەر ئاوا سەر بگرێت، تەسیراتێکی سلبی لەسەر کۆمەڵەکە دروستەکە و واقعی ئێستای ئێمەش کە لە کوردستانە هەین و واقعی مسلمانانیش کە ئەیبینین و دراسەمان کردووە نمونەی زەقی ئەم ئیشەی تایە. بەڵام ئەو کەسانی کە جددین و بۆ خوا سوڵحاون خەڵک ئاسانتر لەسەریان کۆ بێت و لە کوردستانە لەگەڵ ئەو ئیختیلافاتانەی کە لە نێوان کۆمەڵکارە ئیسلامیەکانە هەیە، زۆرینەیان لە کۆمەڵکارەکان ڕازین بەوەی بۆ نمونە فڵانی کوڕی فڵان یەکێک لە ناوەکان کە هەموو متمانیان لەسەرەتی ئەڵێن ئەمە خواناسە، زاهرن بۆ خوا لێ بڕاوە، زاهرن نیەتی پاکە، دینەکە ئێوە سەرخا، لەم کۆ ئەبنەوە زیاتر لەوەی کە لە ئەمیری حیزبی خۆیان کۆ ئەبنەوە. ئەوە کاریگەری ڕیابازیە. بۆیە نابێ بە هیچ سیفەتێک بهێڵین لە ناو کۆمەڵکاریمانە ڕیاباز پەروەردە ببێت. ئەبێت لەگەڵ یا هەر خەریک بین هەتاکو نابێ بە ڕیاباز، بەڵێ هەمووانەکەوینە ڕیاوە، بەڵام نابێ ببێ بە ڕیابازی، نابێ ببێ بە سیما و سیفەتێکی بەردەوام.